بسم الله الحمد لله الصلاة والسلام على رسول الله. ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. سرت هذا ما بخيراتني تيم برزاك تام كم وبؤم برنامج جوانا أريتن كشاب بخير مسد شوان من شادي علي بابير لاستعداد بالوراي بوردي كردستاني لبوار نشتري اسكوشكان تمنم سي سالو خزان دارم وخواني دو من دالم سەرەتایی دەستپێکی بیرۆکەی لەبەرکردنی قورئان دەگەڕێتەوە بۆ زۆر تەمەنێکی بچووک لە یادمە کە جەنابی بابم لە بچووکیەوە زۆر هانی دەداین بۆ دووشت یەکەمینیان قورئان دوو نوێژەکانمان کە دواتر بە درێژی لە خزمەتەدا باسی دەکەم. دەستپێکی لەبەرکردنی قورئان دەگەڕێتەوە بۆ قۆناغی سەرەتاییم. بیرم دێ تەمەنم لە بینی 5 بۆ 6 ساڵ بوو. هەر لەو تەمەنەوە جەنابی بابم خۆی لەگەڵمان خەریک دەبوو بۆ لەبەرکردن یا فێربوونی خوێندنەوەی قورئان ئەو کاتە. پاشان ئەو کاتانی کە خۆی دەرفەتی نەدەبوو کەسێکی دیاری کردبوو وەکو مامۆستایەک لەگەڵمان خەریک بوو. بەم شێوازە جوزی عامم لەبەر کرد و بەشێک لە جوزئی تەبارەک لە قۆناغی سەرەتایی من جوزی عامم لەبەر کرد. پاشان لە شاری هەولێر پەیوەندیم کرد بە سەنتەری حیکمی ئەو کات خوا پاداشتی مامۆستایان داتەوە کە یارمەتی دەربوون بۆی زانستەکانی تەجوید و تەفسیر بڕێکی باشی لێ بخوێنم و پاشان جوزەکانی تەبارەک و قەد سەمیع الله الذاریات لێوە لەبەر بکەم. پاشان بەردەوام بووم خۆم لە پۆلی 5 و 6 دواناوەندی سوڕەتی بەقەرە و ئالی عیمڕانم لەبەر کرد. دوایش لەبەر خوێندنی زۆری پۆلی 6 بۆ ماوەیەک دابڕام. بەکو گشتی تا ئەو کاتە من نزیکی 7 بۆ 8 جوزئم لەبەر بوو. دوای قۆناغی شەشیش من بە بەردەوام بیرۆکەی ئەوم هەبوو کە بکەرەمەوە سەر لەبەرکردنی قورئان. وا بوو دەرفەت نەبوو هەتاوەکو کۆلێژی پزیشکی زانکۆی هەولێری پزیشکیم تەواو کرد. سوپاس بخوا ئەو کات ساڵ یەکەمی دەوامکردنم وەکو پزیشک ماندووبوومان زۆر بوو، مەشغەڵەتمان زۆر بوو، دەرفەتمان کەم بوو. بەڵام هەر لە دەرفەتێک دەگەڕام لە ساڵی دووەمدا دەستم کردەوە بە لەبەرکردن. خۆشبەختانە دوای 1 ساڵ توانیم 7 جوزئی دیکە لەبەر بکەم. ئەویش هەر لە ڕێگەی چەند هاوڕێیەکەوە کە حەڵەقەیەکی قورئانمان دروست کرد بوو بە بەردەوامی واجبان دەدا بە یەکتری لیان دەپرسیمەوە لێم دەپرسینەوە. شێوازی لەبەرکردنی قورئان دوای کۆلێژی پزیشکی بە شێوازێکی هەڕەمەکی بوو تا حەدێکی زۆر. لەو کاتانێک کە دەرفەتم دەبوو لە نێوان پشوەکانی ئیشکردنم دەهاتم تەرخانم کردو بۆ قورئان و هیچ کاتێکی بەتاڵم نەبوو. ڕۆژانە چەند سەعاتێکم دیاری کرد بوو بۆ نمەگەر شفتی نەخۆشخانەم 8 ساعت بوو باید دوای 8 ساعتەکە ڕاستەوخۆ داهاتمە سەر قورئان کاتێکی دیاریکراوم هەبوو تەنها بۆ قورئان. بەم شێوازە من لە ڕۆژێکدا ڕۆبعێکم لەبەر دەکرد یاخۆت چەند لاپەڕەیەکم لەبەر دەکرد و دەبوو بە واجب لەسەر لە کوتای هەفتەکەدا بیڵێمەوە بۆ یەکی لە هاوڕێکانم. پاشان کە کۆی ئەو قورئانێک کە لەبەرم کرد بوو گەیشت بە 15 جوزە دووبارە گەڕامەوە بۆ دەستگای نووری حیکمە لەوێش لەگەڵ مامۆستایەک لە بەشی بەهرەداران لەبەر ئەوەی کە نەمدەتوانی لە جەدوەلێکی دیاریکراوی لەبەرکردن دابم دەستم کرد بە لەبەرکردن دووبارە. ئەو مامۆستا بەڕێزە ئازادێکی زۆری پێدا بووم لەوەی کە چۆن کاتەکانی خۆم بگونجێنم لەگەڵ لەبەرکردنەکەدا. جاری وا هەبوو لە مانگێکدا لەوانەیە بتوانی بێتم تەنها مراجعە بکەمەوە بەڵام لە مانگی داهاتوودا توانێت بێت چەند جوزێک لەبەر بکەم. بۆیە شێوازی دانانی جەدوەلەکە تایبەت بوو بە خۆم بە کاتەکانی من. الحەمدوللا لە ساڵی 2020دا توانیم کوی قورئانی مبارەک لەبەر بکەم. قورسە بتوانم کوی ئەو کاتە دیاری بکەم کە قورئان تێدا لەبەر کردووە بەڵام دەتوانم بڵێم نزیکی 2 ساڵم پێچوو. 2 ساڵی خەیان هەمووی. شێوازی لەبەرکردنی قورئان تەنها لەبەرکردن نیە بەڵکو مراجعەی لە هەمان کاتدا. ئینسان بە تەبیعەتی حاڵی خۆی بە بەردەوامی لە لێبیرچوونەوەدایە. بۆ ئێمە کە باسی حافظ قورئان دەکەین هەڵگر قورئان دەکەین پێمان وانە بێت ئەو کەسێک قورئانی لەبەر قەت بیری ناچێتەوە یاخود گەیشتۆتە ئاستێک کە پێویستی بە مراجعە نیە.
بەڵکو ئەو کاتێک کە پێویستە بۆ مراجعەکردنی قورئان زۆر زیاتر لەوەی کە پێویستت دەبێ بۆ لەبەرکردنی وە قورسەکەشی زیاترە. جا من ڕاستی ئامۆژگاری بۆ ئەوانەی کە دایانە قورئان لەبەرکەن ئەوەیە ئەگەر دەتانێت قورئان لەبەر بکەن پەلەمەکەن لە لەبەرکردنیدا هەوڵدەن ئەوەی کە لەبەری دەکەن بیچەسپێنن و بتوانن پارێزگاری لێ بکەن بە مراجعەی زۆر ئەو کاتە توان ببن بە حافیزێکی متقین و سەرکەوتوو. من لە بچووکیەوە بە قورئان گۆش کرابووم هەروە گوتم. بیرم دێ ڕەمەزانان لەگەڵ جەنابی بابدا قورئانێکم بەدەستەوە دەگەل لە تەمەنی زۆر بچووکەوە ختمی قورئانمان دەکرد. خۆم برایەکانمە ختمی قورئانمان دەکرد. هیوا ئاواتەکانی بچووکیم ئەوە بوو کە ڕۆژێک بێت بم بتوانم لە خزمەتیاندا دەورە قورئان بکەمەوە بەبێ پێویستم بە هەڵگرتنی قورئانەکەی بەدەستەوە مصحفێک بێ بەدەستەوە. من ئێستاش هەر بەردەوامم لەوە ڕەمەزانان لەگەڵ جەنابی بابمدا لە تەنیشتیەوە نوێژ دەکەم و تەدقیق ئەوە دەکەم کە دەیخوێنێت بە هەردوو جۆری بە هەردوو جۆر لە هەندێک لەو شوێنان کە پێویستە ورد بم تێدا مصحفەکەم بەدەستەوەیە لە هەندێک شوێنی دیکەش لەوانەیە پێویست نەکات. ئێمە وەکو موسڵمان پاڵدەرمان زۆرن بۆ ئەوەی کە هەڵدەین ئەهلی قورئان بین لە قورئان نزیک بین هەڵگری قورئان بین. پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ خەیڕکم من تعلم القورئان وعلمه بێگومان باشترینتان ئەوانن کە قورئان فێر دەبن و فێری ئەوانی دیکەشی دەکەن و هەروەها دەفەرمێت کە ئەهلی قورئان ئەوانە ئەهلی خوان و دۆستی خوان و نزیکانی خوان و مژدەکانی دوا ڕۆژیش بۆ ئەوان کە هەڵگری قورئانن زۆرن لە ژمار نایەن. ئەمە بەسە بۆ وەکو شەڕەف بۆ ئینسانی موسڵمان کە بزانێ لە ڕێگەی قورئانەوە لە خزمەت خوادایە لە خزمەت گفتاری خوادایە. خوای گەورە دەفەرمێت بل هو آيات بينات في صدور الذين أوتوا العلم. ئەم قورئانە ئاەتانێکی ڕۆشنە لە سینی ئەوانەدا کە زانستیان پێدراوە بە پێم ئاەتە بێ بەرزترین زانست و تاکە زانستی ڕاستی قورئانە. ئەوەی ڕاستی بێت ئەو مصحفەی من قورئان لەسەر لەبەر کرد لە خودی خۆدایەکێک بوو لە هۆکارانێک کە من سوورم لەسەر لەبەرکردنی قورئان تاوەکو ختمکردنی. من ساڵی 2014 لە سەفەرێکدا بووم لە ئەمریکا لە ویلایەتی فیلادلفیا یەکێک لە هاوڕێیانم لەوێ پزیشکێکی ددان بوو ڕۆژێک هات بۆ لام و گوتی دیارێکم بۆت هەیە ئەم مصحفەی هێنا و کردی بە دیاری بۆم. ئەوەی جێی سەرنجە ئەو هاوڕێیە ئیمانی بە قورئان نەمابوو پێشتر خۆی تەلەبەی قورئان بووە بەڵام لەبەرەوە کارێک بێت پشتی هەڵکرد بوو ئیدی بۆی لەسەر نووسیم و قورئانەکەی مصحفەکەی هەدیە کردم. منیش لەگەڵ خۆم هێنامەوە لە دڵی خۆمدا گوتم من نابێت دەستبەرداری بم. ئیدی سوپاس بخوام هەر لەسەر ئەم مصحفەیە تا ئەم دەقەیە مراجعەکردنم و ئەوەی کە لەبەریشم کردووە لەسەر مصحفە بوو. لەو کاتەدا بووم دەرکەوت کە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ خوای بەرز بەهۆی ئەم کتێبەوە کە قورئانە کۆمەڵانێک بەرز دەکات و کۆمەڵانێکیش دادەبەزێنێ. خوا لەومان بجێڕێ کە بەرزی کردوونەوە بەهۆی قورئانەوە. گومان لەوەدا نییە کە هەڵگری قورئان حافزی قورئان ئەرکێکی گەورەی لەسەرە و بە پرسیارەتێکی گەورە و گرانە. ئەوەی جێ دڵخۆشیە ئەوە کە خوای گەورە لە سوورەتی قەمەردا زیاتر لە چەند جارێک 4 جار دەفەرمێ وەلەقەد یەسەرنا القورئان للذیکر فهل من مدەکر. بێگومان ئێمە قورئانمان ئاسان کردو بۆ لێ تێگەیشتن لەبەرکردن و بیرمان ئایا کەس نییە بێت لێ ورد بێتەوە ئیسفادەی لێ بکە. ئەمە وەکو دەستپێک مەرحەلەی لەبەرکردنی قورئان تا ڕادەیەک ئاسانترە لە هێشتنەوە و پاراستنی قورئان. بۆیە کەسی لەبەرکردی قورئان دەبێت ئەمە لە پێش چاو بێت کە قورئان لەبەر دەکات بۆ ڕۆژێک و دوانی نییە بەڵکو دەبێت کۆی سیستمی ژیانی لەگەڵ لەبەرکردنی قورئانەکەدا و پاراستنی قورئاندا بگونجێنێ. من لە ئێستادا شێوازی مراجعەکردنم شێوازی بەردەوامە لە ئێستادا تەلەبەی قیرائاتم هەر لە دەستگای حکمە. ئەمەش یارمەتی دەرمە بۆ ئەوەی کە دانەبڕێم و بەردەوامی چەند هاوڕەیەکم هەیە کە حەلەقەیەکمان هەیە قورئان لە یەکتری دەپرسینەوە و تەجوید دەخوێنین و باقی زانستەکانی دیکەی قورئان دەخوێنین. شێوازی مراجعەکردنی من ڕاستەکەی لە ڕۆژێکدا
ئەوەندەی کە بۆم بکرێت لەو دەرفەتاندا کە بۆم دروست دەبێت بە تایبەتی لە کاتی نوێژەکاندا چونکە قورئان بەبێ نوێژ ناپارێزرێ بە ئەزمموی خۆمەوە بۆ دەرکەوتووە دەبێت قورئان شتێکی دانەبڕا بێ لە ژیانی ڕۆژانە هەستانە دانیشتنت سەفەرکردنت کە لە ناو سیارەدا بەداوامی قورئان دەبێت مێشکت ڕوون کاتەوە دووبارە لە نوێژەکاندا دەبێت بخوێنرێ و هەز دەکەم یەکێک لەو شتانی کە یارمەتی دەرمە بۆەوەی بەبەرداوام قورئانم لەبیر بێت ئەوەیە کە بەکاری بێنم قورئان دەبێتە ڕوونکەرەوە بۆت لە ژیاندا ڕێنیشاندەرە بە پێوی تۆ بۆ بگەڕێەوە ئەویش ڕێنیشاندەرە دەبێت و ڕێت بۆ ئاسان دەکات ئەو بڕێ کە پێداچوونی بۆ دەکەم ڕۆژانە دەگۆڕە بە پێی دەرفەتەکەم بەڵام لە دەوروبەری 1 جوزە بۆ 3 جوزە لە ڕۆژێکدا بێگومان یەکێک لە ئاسەنگەکانی بەردەمە وەکو لە بەرکەری قورئان پیشەکەمە بە حکمی ئەوەی کە پزیشکم و لە بواری نەشتەرگەریشدا کار دەکەم کاتێکی زۆرمان لە هۆڵەکانی نەشتەرگەریدا بەسەر دەبین سەرباری ئەرکەکانی دیکەی تەواریەکان و ئیستیشاری و کۆمەڵ ئەرکێکی دیکە من سەراحەتەن هەوڵ دەدەم هیچ کاتێکی بەتاڵم نەبێت لەو کاتانە کە داوام دەکەم ئیلا بە شتێک جەم پڕ کرد بێتەوە من پێشەوەی کە نەشتەرگەری بکەم لەو کاتێک کە نەخۆشەکە چاوەڕە دەکات بۆ ئەوەی کە نەشتەرگەری بکرێت عادەتەن چەند دەقەیەکە یان چەند سەعاتێکە هەوڵ دەدەم ئەو کاتە بە دەرفەت بگرم یاخود کە لە تەواریم و چاوەڕێم کە نەخۆشێکی دیکە بێت لەبەر ئێمە خەفارەمان هەیە لە کاتی خەفارەشدا بە بەردەوامی چاوەڕێی ئەوەم کە نەخۆشەکەم چارەسەر بکەم بگرم بۆ سەر قورئان ئەوە ڕاستی بێ من لە ماڵەوەش خێزانم زۆر یارمەتی دەرە زۆر جار هەیە کە دەستی بەتاڵ بە ئەویش دەڵێم مەسحەفەک بەدەستەوە بگرە و لێم بپرسەوە یاخود کە لە نوێژەکاندا قورئان دەخوێنم هەندێک جار دەجی خۆم هەڵدێنم بۆی ماڵەوە ژیان لێ بێت ئیدی سپاس بەخوا یارمەتی دەرێکی زۆر باشن ئەوانیش وایان لێ کردو کە ئاسان بێ بۆم کردارم ڕاجعکردنەکە من نوێژی بەیانیان زۆر بە دەرفەت دەزانم لەگەڵ نوێژی چێشتەنگاو لەبەر ئەوەی مرۆڤ تا ئەو کاتەی لەو کاتاندا مرۆڤ مێشکی سافتر و سەفا ڕۆحی باشترە و دەرفەتی زیاترە و جەنجاڵی ڕۆژ جارێ بەسەریدا نەهاتووە بۆ ئەوەی بە پێداچوونی قورئان ڕابگەی لەوانەیە دەرفەت نەبێت کە زۆر لەحم بەکاربێنی یاخود تیلاوێکی وا بخوێنی کە زۆر لەسەر خۆ بێت بۆیە من زیاتر بە شێوازی حەدر دەیخوێنم کە خوێندنێکی مام ناوەند بەرەو خێرایە دەرفەتی ئەوم دەداتێت کە زیاتر بخوێنم بەبێ ئەوەی تەئسیری هەبێت لەسەر تەطبیقکردنی ئەحکامەکانی تەجوید شێوازی قورئان خوێندنیشم بۆ پێداچوونەوە بەم شێوازەیە أعوذ بالله السميع العليم من الشيطان الرجيم أقم الصلاة لدلوك الشمس إلى غسق الليل وقرآن الفجر إن قرآن الفجر كان مشهودا ومن الليل فتهجد به نافلة لك عسى أن يبعثك ربك مقاما محمودا وقل رب أدخلني مدخل صدق وأخرجني مخرج صدق واجعل لي من لدنك سلطانا نصيرا وقل جاء الحق وزهق الباطل إن الباطل كان زهوقا وننزل من القرآن ما هو شفاء ورحمة للمؤمنين ولا يزيد الظالمين إلا خسارا وإذا أنعمنا على الإنسان أعرض ونأى بجانبه وإذا مسه الشر كان يئوسا قل كل يعمل على شاكلته فربكم أعلم بمن هو أهدى سبيلا ويسألونك عن الروح
قل الروح من أمر ربي وما أوتيتم من العلم إلا قليلا. قورآن بصفة أويك دوا بيامي پروردگار بو بشريت بدرجاي كات بپانتای زمین وەڵامی کۆی پرسیارەکانی مرۆڤایەتی لە خۆی گرتووە. من لە پیشەکەی خۆمدا وەکو پزیشک زۆر جار لە هەندێک لە ئاەتەکان ڕادەمێنم و دەبنە هاندەرم بۆ ئەوەی کە زیاتر هەوڵ بدەم لە بوارەکەی خۆمدا. خوای بەرز لە کۆتایی سوڕەتی فوسیلەتدا دەفەرمێ سنريهم آياتنا في الآفاق وفي أنفسهم حتى يتبين لهم أنه الحق أولم يكفي بربك أنه على كل شيء شهيد. بێگومان لەمە دووە ئاەتەکانی خۆمان بەڵگەکانی خۆمانیان نیشان دەدەین بە مرۆڤایەتی لە ئاسۆیەکاندا و لە نەفسی خۆشیاندا کەمە بەڵگەیە بۆ ئەوەی کە لە نەفسی ئێمەدا لە جەستی ئێمەدا ئاەت گەلێک هەن کە نیشانە لەسەر ڕاستی دروستی ئەم پەیامە. بە هەمان شێواز لە سوڕەتی ذاریاتدا دەفەرمێ وفي أنفسكم أفلا تبصرون و لە جەستە و نەفسی خۆتاندا ئایا نایبینن یاخود ئایا ناڕوانن. و بە هەمان شێواز لە سوڕەت تەها دەفەرمێ وەقل ڕەبی زدنی عیلمە واتە پەروەردگارە داوا دەکەم کە زانست زانیاری پێ ببەخشی. ئەمانە سەرجەمیان بوونە خۆی ئەوەی کە من زیاتر هەوڵ بدەم لە بارەکەی خۆمدا و سوورتر بم لەسەر ئەوەی کە زیاتر ڕۆ بچم لە بارەکەی خۆمدا و بگەم بە کۆمەڵە وەڵامێک کە بەڵگەن لەسەر پەروەردگارەتی خوا و ڕاستی دروستی ئەم قورئانە. خوای بەرز لە وەصفی دوایین پەیامی خۆیدا دەفەرمێ كتاب أنزلناه إليك مبارك ليدبروا آياته وليتذكر أولو الألباب. أم كتابێکی مبارك و بەپیت و پێزە دامان بەزاندۆتە سەر تۆ ئەی محەممەد صلی الله عليه وسلم بۆ ئەوی لە ئاەتەکانی ورد ببنەوە و خاوەن عەقڵان سوودی لێوەربگرن پەندی لێوەربگرن. ئەمە بەگەڕانەوە بۆم ئاەتە بۆمان دەردەکەوێت کە ئامانج لە لەبەرکردنی قورئان و نزیکبوونەوە لە قورئان بوون بە ئەهلی قورئان ئەوەیە کە ئەمە بیری لێ بکەینەوە تێوە ڕابمێنین پەندی لێوەربگرین و پێی کار تێکراو بین و ئیشی پێ بکەین. جا بۆیە من ئامۆژگاری بۆ ئەوانەی کە ئەهلی قورئانن قورئان لەبەر دەکەن ئەوەیە کە چەندە مەشغوڵ و سەرقاڵن کاتیان داناوە بۆ ئەوەی کە قورئانەکە لەبەرکەن و بیهێڵنەوە ئەوەندەش خوانی پێ بڕازێنەوە بیری لێ بکەنەوە تێوە ڕابمێنن. قورئان بە سیفەتی کەریمبوونی بە سیفەتی عەزیزبوونی بە سیفەتی ذیکربوون و فورقانبوونی زۆر لەو سیفەتانەی کە هەیەی قورئان لەبەر پێی دەڕازێتەوە بە ڕادەی ئەوەی کە مرۆڤ قورئان دەپارێزێت قورئان دەیپارێزێت لە لادان و سەرپێچی کە دەڵێن عەزیز عیزەت دەبەخشێت بە ئینسان کە دەڵێن کەریم بەخشندەی دەبەخشێت بە ئینسان کە دەڵێن ذیکر بیرخەرەوە بۆ ئینسان کە دەڵێن فورقان بە شێوازە لە شێوازەکان لە هەر کۆناغی ژیانی دابێت باش و خراپی بۆ لێکجا دەکاتەوە. بۆیە من سوودەکانی لەبەرکردنی قورئان لە ئێستادا لەسەر ژمێر نایەن. چ جای ئەو پاداشتە گەورەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم موژدەی بە ئومەتەکەی داوە کە لە ئاخرەتدا بۆ قورئان لەبەران ئامادەکراون. بە سیرکردنی ئەزمموی کەم و کورتی خۆم لە هاوڕێتی قورئان من زۆر شتم بۆ دەرکەوتووە لە زۆر ڕێوە سوودمەند بووم. هەستم کردو ئەوەندەی کە قورئانم پاراستووە لێ نزیک بووم قورئان پاراستومی. ڕێنیشاندەرم بووە لەو کاتانەدا کە پێویستم بە ڕێنیشاندەرێک بووە بیرخەرەوەم بووە و بە پێچاوانێ ئەو بیرکردنەوە باوەی کە ئەوانەی کە ئەهلی قورئانن لەوانەیە بە سەر شتی دیکە ڕانەگەن کاتیان کەمە من لە ئەزمموی خۆم بۆم دەرکەوتووە کە نابە پێچاوانەوە قورئان مبارەکە و بەرەکەت دەخاتە ژیانی ئینسانەوە. من هەستم بە بەرەکەتێکی زۆر کردو لە ژیانی ڕۆژانەمدا هەز دەکەم کاتم بۆ دەگەڕێنێتەوە نەوەکو کاتم لێم بە. قورئان بارگرانی نییە لە مرۆوە ئەگەر لەم سۆنگەوێت سێ بکرێ بەڵکو کار ئاسانکەرە و هەز دەکەی ئینسان کۆی کارەکانی دیکەی کە لاوانەیە پەیوەندیان ڕاستەخۆ بە قورئانی شەوە نەبێت ئاسانکاریی تێدا هەیە ڕوونێکی تێدا هەیە و ئینسان قەت سەر لە شێواونێکە لەگەڵ قورئاندا دۆستم و هاودەم و هاوڕێبێت. دووبارە سوپاسی بەڕێستان دەکەم بۆ ئامادەکردنی ئەم بەرنامەیە ئەرکتان کێشە. هیوادارم لە ڕێگەی ئەم بەرنامەیەوە ببووینە پاڵنەرێکی بچووکیش بێت
بۆ هاندانی ئەوانە کە دەیان هەوێ ببن بە هەڵگرانی قورآن و پارێزەرانی قورآن و داواکارم لەخوا کە تەوفیقی هەموو ویلایەکمان بدات بە پاراستنی ئەم پەیامە دوا پەیامی خۆی وە سوودمەند بوون لێی لە دنیا و دوا ڕۆژدا. السلام عليكم ورحمة الله وبركاته.